بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست لە کارکێشانەوەی دوو ئەندامەکەی کۆمەڵی دادگەری لەو ئەنجومەنە پەسەند کرا کە بە ڕەزامەندی خۆیان و لە کۆبوونەوەی سەرکردایەتی کۆمەڵ پێشووتر دەنگی لەسەر درابوو. سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوای پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەکەی کەلوپەلەکانی کۆ دەکاتەوە و دوای 7 ساڵ لە خزمەتکردن کۆتایی بە کارەکانی هێنا. ئەو دەڵێت خۆی و ئەندامەکەی دیکەیان بە دڵسۆزی کاریان کردو فشار و ڕوبەڕووبوونەوەکان کاریگەر نەبوون لەسەر بەردەوامبوونیان لە کارکردنیان. من ئێستا لەبەرەوەی کە دەست لە کارکێشانەی خۆم کردووە ئیتر لە عیبارەتی ئەم سەعاتەوە ئەندامی ئەنجومەن نامێنم، ئیتر ئەیان ئەچمەوە سەر فەرمانبەریەکەی خۆم کە لە بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانیە، فەرمانگەی ژینگەی سلێمانی، یانەوە تا من خۆم بە پێی تەمەنەکەم تەقاعود دەبم بەڕاستی، چونکە خزمەتێکی زۆرم هەیە 31 ساڵ و 10 مانگ و 24 ڕۆژ و 10 سەعاتم هەیە هەتا ئێستا تا ئەم دەقەیە من خۆم تەقاعود دەبم. کاک ڕەمەزانیش بە هەمان شێوە هەر خزمەتی خۆی هەیە و ئەویش هەر چووگە ئێستا لێرە نییە لە سەفەری ئەمرەیە، ئەویش کابرایکی و کوڕێکی زۆر دڵسۆز بۆ ئەم ئیشەی خۆی کەتیایە 4 ساڵ بەم ساڵەوە 5 ساڵە سەرۆکی فراکسیۆنی سەرۆکی عەفو لیژنەی پلان و پرۆژەکان بووە. هۆکاری کشانەوەی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و حکومەتە خۆجەییەکان بەهۆی بەسەرچوونی دامەزراوەکان و حکومەتەوەی و تەواوی ئەندامەکانیان دەکشێنەوە. پەرلەمانی کوردستان ئێمە پاشەکشەمالی کرد و کشاینەوە لەگەڵ لایەنەکانی کەوە دوجاری لەلایەن دادگای فیدراڵیەوە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە ناشەرعی زانرا، بۆیە تەمەنەکەی درێژکرابووی و هەڵوەشێنرایەوە. هەر بەو پێودانگەی کە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی ماوەکەی بەسەرچووە و کاری پێناکرێ، ئەنجومەنی پارێزگاکانیش کە ماوەی چەند ساڵێک هەڵبژاردنین بۆ کراوە ئەوانیش تەمەنیان بەسەرچووە و حکومەتە خۆجیەکانیش ئەنجومەنی پارێزگاکان دەنگی پێیانداوە، بۆیە هەر بە هەمان شێوە کە ئێمە لە پەرلەمان کشاوینەتەوە لەبەرەوەی کە ماوەکەی بەسەرچووە حکومەتە خۆجیەکانیش و ئەنجومەنی پارێزگاکانیش ماوەیان بەسەرچووە، بۆیە بڕیارماندا لە کۆبوونەوەی سەرکردایەتیە کە بکشێنەوە لە ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی کە ئێمە لە پارێزگای ئەندامانە بوو و لە حکومەتە خۆجیەکەی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینیش بکشینەوە و ئەمە بڕیارێکی سەرکردایەتیە پاشگەزبوونەوەی نییە. کۆمەڵی دادگەری پێی وایە بەسەرچوونی دامەزراوەکان و ئەنجامنەدانی هەڵبژاردن زیانی زۆری بە هاوڵاتیان و دامەزراوەکانیش گەیاندووە. لە ئێستاشدا مانەوەی ئەو دامەزراوانە کە لە بۆشایی یاساییدان هیچ ڕێگەیەکی دیکە لە بەردەمیاندا نەماوە جگەل لە بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی نوێ. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.